لە کوردستان بەگشتی و لە دەڤەری سۆران و دەوروبەری بە تایبەت دادگاکان پشتگوێ خراون هیچ گرنگێکیان پێ نەدراوە. هەڵبەت سنووری سۆران و دەوروبەری لە 4 خەزا و 13 نائیە پێکدێت کە بریتین لە خەزاکانی سۆران ڕواندز چۆما مێرگە سۆر. تێکرای ژمارەی دانیشتوانیان زیاتر لە 350,000 کەس دەبێت و لەم سنوورەدا 5 دادگا بوونی هەیە و لە ئێستادا بە هەر 5 دادگاکە 4 دادوەر کاروبای دادگاکان بەڕێوە دەبن کە ئەمەش گرفتی گەورەی دروست کردووە لە یەکلایکردنەوەی داواکان و ڕاپەڕانی کارە یاساییەکانی هاوڵاتیان. هەر بۆ ئەمە بەستە شوەڕکردنەخراوی پرشنگ بۆ پرسی یاسایی و کۆمەڵایەتیەکان لە چەند خاڵێکدا بەیاننامەیەکی ناڕەزایی سەبارەت بە خراپی ڕەوشی دادگاکان دەخەینە ڕوو. خاڵی یەکەم دادگای بەرای سۆران کە پێشتر 3 دادوەری هەبوو بۆ ڕاپەڕانی کێشەکانی باری کەسی بەرایی لێکۆڵینەوە کەتن کەچی لە ئێستادا تەنیا 1 دادوەر ماوە بەهۆی ئەوەی دادوەرێک ڕاژەکەی گواستراوە بۆ دادگای دەشتی هەولێر و دادوەرەکەی تریش دەستی لە کار کێشاوەتەوە لە بەرواری 25 پێنجتاوەکو ئێستا هیچ دادبینێک لەم دادگا بەڕێوە نەچووە وەگشت داواکان دواخراون. یەکلایبوونەوەی لەم دادگای ساڵێک و نیو بۆ 2 ساڵ دەخایێنێت. 2 بە هەردوو دادگاکانی ڕوانز و چۆمان 1 دادوەر کارە یاساییەکان ڕادەپەڕێنێت کە هەفتەی 2 ڕۆژ لە هەر یەک لەم 2 دادگایە دەوام دەکات کە ئەمەش بۆتە هۆی تاخیرێک بوونەوەی داواکان و وەسانی بەشی زۆری کارە یاساییەکانی هاوڵاتیان. 3 هەر 5 دادگاکە بەدەست کەمی فەرمانبەرەوە دەناڵێن و لە کاتێکدا چەندین فەرمانگەی تری یاسایی لەم دەڤەرە هەیە لەبەر زۆری ژمارەی فەرمانبەرانیان دەوامەکانیان کردوتە تەناو بە نۆرە دەوام دەکەن. 4 لە ڕووی بینایەوە گشت ئەم دادگانەی ئەم دەڤەرەکە ئاماژەمان پێدابینایەکان کۆن و بچووکن بە هیچ جۆرێ شێوەی دادگا نادەن تەنانەت دادگا هەیە ژووری دادبینی پێشتر شوێنی پزیشکی بووە. هەر بۆیە ڕای دەگەێنین پێویستە هەرچی زۆلایانی پەیوەندیدار چارەسەری گرفتەکانی ئەم دادگانی ئەم دەڤەرە بکات